ئافرەتانی کە لە گریان دەگرین شیوەن و گریان دەکەن لە تەعزیەکانە لە کاتی مصیبەتە. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم وإن النائحة إذا لم تتب قبل أن تموت فإنها تبعث يوم القيامة عليها سرابيل من قطران ثم يعلى عليها بدروع من لهب نار. أو آفرتك أجريو شيوانك أو واويلاك أو لخوي أدا ئەگەر تۆبە نەکاو بەو شێوەیە بمرێت نەڵێ خوایە تۆبە من غەڵەتم کرد ئەو گریانم کرد لە ڕۆژی قیامەتا کە لە گۆڕەکەی دەرئەچێ خوای گەورە چی بەسەرا دێنێ؟ یەک جلێکی قیراوی لەبەر دەکرێت. جلێ دەکەنە بەری قیرە بۆی ئاگر یەکسەر بیگرێ، یاخود مسی تواوە جلێکی لە مسی تواوە بە دروست ئەکرێ کە لە گۆڕەکەی دەرئەچێ جلەکەی لە قیر دروست کراوە بۆی یەکسەر ئاگر بیگرێ. خوای گەورە پشکۆی ئاگر دەکاتە بەری، هەروەکو لاشە دەکاتە بەری، لە جاتی جلوبەرگی ئاگرە کاتە بەری، چونکە لە گۆڕەکەی دەرەچێ بەم شێوە دەرەچێ.